ها طبعا بالمناسبة كاتب ما مصار رمضان وفاتي كر خواهي قرع عفويك يا ربي لدواي حفتيك مسلماني قوتي من لسر قبرسان بوم پیرێژنێکم بینی بە تەمەن هات قابێکی دەرکرد هەنێ لە خۆڵەکەی سەر قەبرەکەی برد وتی منیشتم باشەوە تو چیەکەی وتی وەڵای ئەم پیاوە پیاوێ گەلێ چاک بوو بە زوڵم کوژرا ئەم خۆڵەیە بەمە وەکو مفەرگ و تەبەڕوکەی بەمە بۆ ماڵ ئێوتی هەتا مامۆساما بوو ئینکاریەکە لەسەر مێنبەرە بە غولوکردن لە پیاوچاکان جایز نییە خۆ مامۆسا ڕەمەزان خوای گەورە عەفویکە خۆی ئینکاری ئەوەیە کرد وەلەسەر ئەوەش کوژرا ئێستا دۆ قابێکە دەرکردەوە لە هەنێ خۆڵ لەسەر قەبرەکەی بەمەوەی بەم بۆ ماڵەوە وەکو مفەرگ وەکو تەبەڕوک بۆیە ئەو خەڵکە سبحان الله يعني جمعە نییە لە مینبەری مزگەوتی شافعی باسی تەوحید و خواپەرستی نەکرێ بەڵام سێرەکەی کابرا دەرەچێت دەرەوە سوێن بە غەیری خوا حیوان بۆ غەیری خوا سەرە بڕێ هاوارە کاتە غەیری خوا غلو لە پیاوچاکان ئەکات ئێمە عەقیدە و بیر و باوەڕی ئەهلی جاهیلیەت بوو ئەهلی جاهیلیەت لەسەر ئەو خاڵە بوون کاتێک بەو شێوەیە ئەو جیلە